پێنجەمین خولی کۆبوونەوەکانی دەستەی نووسینەوە لە لیژنەی دەستوری سووریا بەردەوامە، بەڵام چاوەڕێ ناکرێت هیچ ئەنجامێکی ئەوتۆ لە کۆبوونەوەکان بکەوێتەوە. ئۆپۆزیسیۆنیش پێی وایە حکوومەت دەیەوێت دۆسیەی نووسینەوەی دەستور بۆ دوای هەڵبژاردن دوا بخات. ئەندامانی گروپی بچووکە لە نووسینەوەی دەستور بەرپرسە لە نوێنەرانی حکوومەتی سووریا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئۆپۆزیسیۆنی سووریا پێکاتووە کە هەر یەکێکیان بە 15 کەس بەشدارن تیایدا لە شاری ژنێفی ڕۆژئاوای سویسرا کۆبوونەوە. دانیشتەکانی سێم ڕۆژی کۆبوونەوەکانی لیژنەکە لەلایەن کێبیر ئۆتۆ پێدەرسن نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ پرسی سووریا سەرۆکاتی کراو. کۆبوونەوەکان کە بە داخراوی بەڕووی ڕاگەاندنەکاندا بەڕێوە دەچن تا ڕۆژی هەینی 29 کانونی دووەم بەردەوام دەبێت. ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەاند دانوستانی چڕ لەبارەی بنەما سەرەکیەکانی دەستور دەکەن کە بابەتی سەرەکی خولی پێنجەمی دانوستانەکانە. ئەمریکا و ئۆپۆزیسیۆنی سووریا پێیان وایە جددیبوونی حکوومەت لە دانوستانەکان تەنها بەڕواڵەتە و بە شارەسەت دەیەوێت بە دروستکردنی بربەست پرۆسەکە بۆ دوای هەڵبژاردننی سەرۆکاتی سووریا دوا بخات کە لە مانگی نیسانی ئەم ساڵدا بەڕێوە دەچێت. نەتەوەی گرتوەکان لە ناکۆکیە قوڵ و توندەکان نیگەرانە و پێشتر نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ پرسی سووریا داوای لالایەنەکان کردبوو لە شوێنێکەوە دەست بە نووسینەوەی دەستور بکەن و ویستی ڕاستەقینیان بۆم پرۆسە بخەنە ڕوو. هەروەها وتیشی ئەگەر ویستی سیاسی نەبێت ئەوە زۆر زەحمەتە پرۆسەکە بەرەو پێش بچێت. لاژێر فشارە بەردەوام و توندەکانی تورکیادا لە دانوستانەکاندا پارتی یەکێتی دیموکرات پێدە بەشدار نییە. میدیاکانی ئەو حەزبەش کە نزیکەی 1 لەسەر 4 سووریای بەدەستەوەیە. خولی پێنجەمی دانوستانەکانی نووسینەوەی دەستوری سووریا بەبێ بایەخ ناو دەبەن و دەڵێن لا کۆبوونەوەکان لە جێگەی باسکردنی دەستور پرسی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەدەنا لە نێوان سووریا و تورکیا باسکراوە کە ڕێکەوتنێکە لە ساڵی 1998 و دژایەتی و لە ناوبردننی جوڵانەوە چەکداریەکانی کورد واژۆکراوە. تەنها دوو کەس لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریان ناسرا و بە ئەنەکەسە کە هێزێکی نزیک لە پارتی دیموکرات ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری نوێی سووریان، یەک کەسیشیان ئەندامی لیژنە 45 کەسیەکەیان. لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا لە 150 ئەندام پێکاتووە بەسەر دوو گروپدا دابەش بوون کە بریتین لە گروپی گەورە و بچووک. هەردوو گروپەکە بە سیستمی هاوسەرۆکاتی بەڕێوە دەبرێن و هەریەکان دوو سەرۆکیان هەیە. گروپی گەورە هەموو ئەندامانی لیژنەکە دەگرێتەوە کە پێکاتووە لە 3 گروپ. ئەوانیش بریتین لە حکوومەتی سووریا، لیژنەی ئۆپۆزیسیۆن و نوێنەرانی کۆمەڵگەی مەدەنی کە هەریەکان بە 50 ئەندام بەشدارن. گروپی بچووکیش ڕاستەوخۆ نەتەوەی سەرپەرشتی دەکات لە 45 کەس پێکاتووە کە لە هەر گروپێکی سێلانە سەرەکیەکە 15 کەسی بۆ هەڵبژێردراوە کە ئەم گروپە بەرپرسە لە نووسینەوەی دەستور. ئەودەخانەی لەلایەن دەستەی نووسینی 45 کەسیەکەوە دەنووسرێنەوە. پێویستە لانی کەم لە 175 ئەندامانی گروپی گەورە کە پێکاتووە لە 150 کەس بە بەڵێ دەنگی پێ بدات بۆ ئەوەی کە پەسەند بکرێت و بڕیاری کۆتایی لەبارەوە بدرێت.